دوای چەند سەعاتێک بانەوە لە بەردەم بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی بەشێک لە بەشداربوانی پرۆژەیەکی نیشتەجێبوون بە لێشاو خۆیان بەناو بینای بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیدا کرد. ئەوانی گەرانن لەوەی دوای نزیکەی 7 ساڵ لە دەستپێکردنی پرۆژەکە تا ئێستا کارەبای نیشتیمانی بۆ دابین نەکراوە. هیچ لایەنێکیش خۆی بەخاوەنی کێشەکە نازانێت. ئەوان بە نوێنێرایەتی 1200 بەشدار بووی پرۆژەکە گرت بوونەتەوە. جگە لە کارەبا داوای پرۆژەی ئاویش دەکەن. بەو پێی تا ئێستا بە تانکەر ئاویان بۆ دەچێت. ئێمە ئەم خۆپیشاندانە هەروە بەردەوامە بێ هەتاوەکو چارەسەرێکی بۆ دۆزێتەوە بە کارەبا بۆ پرۆژێ دابین کا لەبەر ئەو پرۆژێمە مۆڵەتی هەیە بە پێی مۆڵەت بە پێی قانونی وەبەرهێنان دەبێت لەسەرێتی کەوا کارەبای بۆ دانێ سەرۆکی حکومەت خۆی بناغی بۆ داناوە کراوە. وەڵی کێشەی سەرەکی لەم کاتەیە کارەبایە کێشەی کەمان هەیە بەڵام ئەوش هەر حکومەت بەرپرسە کاتی گەرما زۆرەکەی کارەباکە ئەبڕێە هەتا 2 ساعت دوای 2 ساعت اینجا کارەبایەتەوانێت کۆمپانیا ئیشی خۆی کردو بە زیاوە نەک بەکەمەوە. وەڵی جادەمان نییە ئەومان نییە ئەومان بەتەنکەر بۆیێت ئەو کەس زۆر پاک نییە بڵێ یانی 100% پاک بێ. سەبارەت بە کێشەی نەبوونی کارەبا لەو پرۆژە نیشتێجێبوونە بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجەکار باز لەوە دەکات سەرجەم ئەو کێشانەی ڕوبەڕووی ئەوان کراوەتەوە ناکەونە چوارچێوەی بەرپرسیارەتی ئەوان وەک کۆمپانیا. بەو پێی دابینکردنی خزمەتگوزاری پرۆژەکە بەرپرسیارەتی حکومەتە. کەمان ڕوون بێ هیچ یەکێ لەو کێشانەی کە بازەکریا ئەمڕۆ عەرز کراوە دوور و نزیک ئەوە بەڕێوەبەراتی و بەرهێنانی سلێمانی ئەتوانە سەرداریان بکەن. سلێمانی نابچن دەستەی وەبەرهێنان لە دەستەی وەبەرهێنان بڕۆ بپرسە کۆمپانیا چی لەسەرە. کۆمپانیا ئەوەی لەسەرە سیاجی خۆی داخلی ناو پرۆژە جێبەجێ بکە. ئەم کێشانەی کە ئەمڕۆ بازەکرێ لێرە و ئەم خەبەر و باسی هەیە کێشەی ناو پرۆژێ نیە کێشەی دەرەوەی پرۆژێ. ئەنجا ئێمە هاوکاری بۆ ئەو خەڵکە ئەشزانی کە حکوومەت بە قەیران هاتیەپەڕێ هاتوین هەندی هاوکاریمان کردو ئەوتان لە دەرەوە بۆیێنین بێ مقابل ئەیان نینێ. کارەبا ئەوە 4 مانگ زیاترە مانجی بایی 5 دەفتەر زیاتر من گازەکەمەوە مۆلیدانەکە ئەم دەقیق قسەی تیاکەین. هەموو بەشداربێک لەو بەشدار بووانە کە پێویست بێستا پارەیان هیچ لەلا نەمابایە کۆمپانیا سەر و 22 میلیۆن دلاری قەرزی لای ئەو خەڵکیەکە قسەکە 12 میلیۆن دلاریشمان لای خەڵکە ئەوە 34 میلیۆن دلار تێگەی قوربان لەبەر ئەوە هەمووی قسەکە بۆی بڵێ گلەیم هەیە ئەوە وایە بۆی نێ استحقاقی مالی خۆی جێبەجێکە. سەبارەت بە کێشەی کارەبای پرۆژەکەش بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی ئەوە دەخاتە ڕوو کۆمپانیاکە بەبێ ئاگاداری ئەوان و بەر لەوەی کارەبای نیشتیمانیان بۆ دابین بکرێت بەشداربوانی لە پرۆژەکەدا نیشتەجێ کردووە. پرۆژەی هەواری فەرمانبەرانی زانکۆلەوەی کە ئێستا کۆمەڵی خەڵکی کەم دەرامەت و کرێکی چوونەتە ناو پرۆژەکەەوە بەداخەوە کە بەبێ ئاگادارکردنەوەی ئێمە کۆمپانیاکە خەڵکی تێکردو بەبێ ئەوەی لەم کاتەیە کارەبای نیشتیمانی پێگەیشت بێت. ئەم پرۆژەیە لەلایەن وەبەرهێنانەوە مۆڵەتی پێدراوە کاتی خۆی کە ڕەزامەندی وەرگرتووە ئەبێ بە هێڵی 33 کەیفی بکات بەڵام کۆمپانیاکە چوو هێڵی 11 کەیفی جێبەجێ کردووە کە ئێستا بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی کارەبا چارەسەری زەحمەتە ئیلا بێ کۆمپانیا وێزگێکی مۆبایل لە ناو پرۆژەکە دانێت تاوەکو هاوڵاتیان توانن کارەبا وەرگرن. نابی سەرۆکی حکومەت ئەگەر بتوانێت بەدەر لە ڕێنمایەکان بە 2 هێڵی 11 کەیفی ڕەزامەند بێ بۆ ئەم پرۆژەیە کێشەکەیان چارەسەرە بێ هەردوو ڕێگەکە ڕوبەڕی و خەڵکەمان کردووە کە خۆیان بە دوایە بچن هەر کاتێکم ڕەزامەندیانە هاتەوە ئێمە لاریمان نییە کارەبایان پێدەین و لە خزمەتیانە. پرۆژەی نیشتێجێبوونی هەواری زانکۆ لە ساڵی 2003ەوە بەردی بناغی بۆ دانراوە دەبووایە ساڵی 2016 بە هەموو خزمەتگوزاریەکانەوە ڕادەستی بەشداربوانی بکرایە بەڵام دوای نزیکەی 7 ساڵ تا ئێستاش بەشداربوان بە یەکەی نیشتەجێبوونی خۆیان نەگەیشتون بەشێکیشیان تا ئێستا هەر بەو هۆیەوە لە خانووی کرێدا ماونەتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.